بینەرانی عزیز بەخێر بێنەوە بۆ بەرنامەی گفتوگۆی ئەم جارەیان لەگەڵ زۆر بەڕێز کاگرزا کابی جێگری سکرتێری گشتی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان گفتوگۆ دەکەم سەبارەت بە پشتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. کاگرزا زۆر بەخێر بێ بۆ ئەم گفتوگۆیە. زۆر سپاس کاک جەماڵی بەڕێز، سپاس بۆ زەحمەتەکانتان و بە خزمەتتانە. سپاس دەکەم. کاگرزاگە بگەڕێنەوە بۆ 40 ساڵ لەوە پێش شۆڕشی گەلانی ئێران ساڵی 1970 دەورانێکی زێڕین بوو بۆ کورد و بۆ حیزبە کوردستانیەکان. لەو سەردەمەدا ڕۆڵی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان چۆن هەڵدەستەنگێنن؟ کاک جەماڵی بەڕێز، منیش پێم وایە قۆناغێکی زۆر گرینگە. ئەگەر ئیجازە بفەرمووی تۆزێک بچمەوە بۆ دواترەوە لەسەر خودی پرسیارەکەش دوای ئاستانەکەم. من پێم وایە ئەو گۆڕانکاریە، یعنی ڕووخانی ڕژیمی پاشایەتی لە ئێران دەرفەتێکی زێڕین و کەموێنەی بۆ خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕەخساند. دەرفەتێکی بەڕاستی زێڕین بوو و هەر ئەم دەرفەتە زێڕینە بوو کە کۆماری ئیسلامی و بەتایبەت شوینیزمی فارسی خستە ئەوەی کە ئەم دەرفەتە زێڕینە لە خەڵکی کورد بستێننەوە. هەر لە دوا ڕۆژی 22 ڕێبەندانی 1357 پرۆپاگەندەی ژەهراوی لە دژی خەڵکی کوردستان دەستی پێکرد. یعنی لە ڕۆژی 23 ڕێبەندانەوە هێشتا 24 کاتژمێر بەسەر ڕووخانی ڕژیمی پاشایەتی نەگوزەرا بوو کە ئیتر قەڵەم بەدەستانی شوینیزمی فارس و سەردەمدارانی کۆماری ئیسلامی دەستیان کرد بە پرۆپاگەندەی ژەهراوی لە دژی خەڵکی کوردستان. ئەوەی کە سنوورەکانی ئەشرەفی پەهلەوی لە سنوورەکانی کوردستان لە لای عێراقەوە مستەقر بووە، بە 200 ملیۆن دلارەوە هاتووە. ئەوەی کە بالاخره قەرارە ئێران تەجزیە بێت و خولاسە ئەمانە و دوایە دەزانین نەورۆزی خوێناویان تەحمیل کرد بەسەر خەڵکی کوردستانە لە شاری سنە و زیاتر لە 200 نەفەریان خەڵتانی خوێن کرد و هەزاران تۆپی گولە و گولەی تۆپ و خومپارەیان بەسەر ئەو شارانەدا باراند. بۆیە ئەم دەرفەتێکی گەورە بوو بۆ خەڵکی کوردستان لە دوای کۆماری مەهاباد، لە دوای 50 ساڵ کە سلسلەی پەهلەوی بە سەرکوبگەری ملی بە هێرش بۆ سەر نەتەوەکانی ئێران توانی خۆی ساخ کاتەوە و خۆی سەقامگیر کات بۆ کوشتارێکوان. بۆیە ئەم دەرفەتێکی زۆر گرنگ بوو. من پێم وایە هەردوو ڕۆڵی هەردوو حیزبەکە کە جەنابەت ئاماژەت پێکرد دوو ڕۆڵی جیاوازە لەو سەردەمەدا. حیزبی دموکرات تازە گەڕاوەتەوە بۆ ئێران و لەگەڵ کۆمەڵێک قەیرانی ناوخۆیی ڕوبەڕوە، قەیرانی توودەیەکانی ناو حیزبی دموکرات و ئیتر دەزانین کە بزوتنەوەی ساڵی 46-47 هێشتا قورسایی دەکا بەسەر ئەم حیزبەدا و بلەخەرەوان لە دەرەوەی ئێرانەوە هاتوونەتەوە، لە دەرەوەی کوردستان باش ڕۆژهەڵاتی کوردستان هاتوونەتەوە لەگەڵ کۆمەڵێک شت ڕوبەڕوون کە بەرحاڵ ئێستای تر قسە لێکردنیان زۆر هاسانترە بەڕاستی. کۆمەڵیش کە بەڕووخانی ڕژیمی پاشایەتی فعالیەتی ئاشکرای خۆی دەست پێ کرد، دەتوانم بڵێم کە هێزێکی جوان بوو، هێزێکی تازە پێگەیشتوو بوو کە دەیهەویست لە کۆمەلگای کوردستانە ڕۆڵ و دەوری خۆی بگێڕێ. ئێمە دەبێ بۆ ئەوەی ڕۆڵی هەردوو حیزبەکە، هەردوو ڕەوتە سیاسیەکە، ڕەوتە سەرەکیەکەی کوردستان لەو سەردەمە هەڵسەنگێنین، دەبێ چاو لە هەلومەرجی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری و مێژووی ئەو سەردەمەی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین. دەزانی کە کۆمەلگای کوردستان پێگەیشت بوو، دوای ئیسلاحاتی هەرزی شارنشینی زۆر باو ببوو، خوێندەواری گەشەی کردبوو، ڕۆڵی ژنان لە کۆمەلگا پەرەیسەند بوو، ئیتر خوێندکارانی ژن، کچ و ژن لە هەموو خوێندکارەکان خوێندنگاکان بلەخرە حزوری بەرچاویان هەبوو، تا ڕادەیەکیش لە بازار و لە اقتصاد و لە ئابووریش وردە خۆیان خەریب و خۆیان دەردەخست، لە ئیدارەجات دامەزرا بوون لە زەمینەهای جۆرا و جۆر لە بوارەکانی جۆرا و جۆرە
مەزهەب ئەو جۆرە نەخشەی نەمابوو کە پێشتر بالاخره لە کۆمەلگایەکی بڵێن دوا کەوتوتر یا کەمتر شاری کەمتر لەگەڵ سەردەمی مۆدێرنی خۆی بالاخره تۆزێ فاصلە و دووری هەبوو بەڵام ئەم گۆڕانکاریانە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەزانین کە زۆر لە قوڵایی کۆمەلگای کوردستانە خۆی نیشاندا دەزانین کە کۆماری مەهاباد لە دایرەیەکی زۆر بچووک توانی خۆی ڕابگرێ بمێنێتەوە بەڵام بە شۆڕشی ساڵی 57 بەو گۆڕانکاریانەی کە لە ئێران لە کوردستان و لە ئێران هاتووەتە ئاراوە دەزانین کە ئیتر بە خێراییەکی بەرچاو بزوتنەوەی کورد بزافی ڕزگاری خوازی نەتەوەی کورد بە لە ئاستێکی زۆر پان و بەرینتر و جۆغرافیایەکی زۆر وەسیعتری لە خۆگرت ئیتر باشووری ڕۆژهەڵاتی کوردستان کە بالاخره لە دوای ڕوخانی ڕژیمی پاشایەتی ڕۆڵێکی گرینگە گێڕێ و سنە ئەبێتن ئەو ناوەندە دەزانین نەورۆزی خوێناوی لە سنە ڕووەدا هەیئەتی باڵای دەوڵەت دێت بۆ کوردستان و لەوێ لە سنە بالاخره سەقامگیرە بێ و وتوێژەکە لەگەڵ نوێنەرانی ئەو دەم لە نوێنەرانی خەڵکی کوردستان ئەو دەم لەوێ بارحاڵ من پێم وایە کە هەردوو ئەگەر ئەو گۆڕانکاریانە لەبەر چاو بگرین ئەو وەختە ئەتوانین ڕۆڵی هەردوو حیزبەکە کە من دەبێ هەر کامی لەسەر جێی خۆی بە کردەوەکانی خۆیان بە سیاستەکانی خۆیان بەهینیەوان داین ئەو دەورەیەکی زۆر گرینگە کاک جەماڵەگەر تەوەجۆ بفەرمونون لە 22 ڕێبەندانی ساڵی 57ەوە تا یەکەمین هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان 6 مانگ و تقریبا 6 ڕۆژە لەم 6 مانگ و 6 ڕۆژە گەلێک گۆڕانکاری گەورە هاتووەتە ئاراوە نەورۆزی خوێناوی سنە ڕووی داوە لە 12 خاکەلێوە ڕفراندۆمی کۆماری ئیسلامی بایکۆت کراوە بایکوتێکی 100% لەلایەن خەڵکی کوردستانەوە هەیئەتی گەورەی کۆماری ئیسلامی فقط خومینیان لەگەڵ نەبوو ئەینا هەموویان ناردبوو کە کوردستان تاقیب بکەنەوە بزانن چ خەبەرە دەزانین کە شەڕی نەغەدە ڕوویدا کە بالاخره سێبەری خستە سەر ئەو وەختە لە کۆمەلگای کوردستان تا ئێستش ئاساوارەکەی ماوە یەکێتی جوتیارەکان دامەزرا ڕاهپەیمایی گەورە کرا لە سنە بۆ مەریوان و لە بانە و سەقزەوە بۆ مەریوان کۆچی خەڵکی مەریوان ڕوویدا و ئەم هەموو لە هەموو ئەم گۆڕانکاریانە کۆمەڵە نەخش و دەورێکی زۆر بەرچاوی گێڕا من باسی قەیرانی ناو حیزبی دموکراتی کوردستانی ئێرانم کرە و دەما کە دوای خۆمان نەزانین لە کنگرەی چواری حیزبی دموکرات تا ڕادێک یەکلایی بۆری تر بەشێکی بەرچاو یا تودەیەکانی ناو حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئیتر ئەو ئینشعابیان کرد و بە گروی 7 نەفەر ناسران و بالاخره ڕێگایەکی تریان هەڵبژار بۆ خۆیان دەگوترێت لەو سەردەمەدا ململانەیەکی زۆر توند لە نێو ئەو دوولایەنە سیاسیەدا هەبوو لە ڕۆژهەڵاتی کوردستان بە زۆرێک نەکرا پرسی دیاریکردنی چارەنووس لەگەڵ کاربەدەستانی تاران بێن نەگۆڕێ حیزبی دموکراتی کوردستانی ئێران داوای خودموختاری بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کردووە و دروشمی دموکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستانی بەرز کردەوە کۆمەڵ لەو سەردەمەدا بۆ پێداگر نەبوو لەگەڵ حیزبی دموکرات کە پرسی دیاریکردنی چارەنووس وەکو پرسێکی گرنگ لەگەڵ کاربەدەستانی تاران بێن نەگۆڕێ من پێم وابێ ئەوەی کە ئەم دوو هێزە پێکەوە نەیانتوانی یا کەم توانیان یا لە ئاستی چاوەڕوانیەکەی خەڵکی کوردستانە نەبوو دەبێ هەردوو ڕەوتەکە لێک بدەینەوە بزانین لە چه حاڵ و هەوایەکدا بوو تا ئەوجێ بە حیزبی دموکراتی کوردستانە من عەرزم کردن ئەوان کە کە گەڕانەوە یعنی ڕەهبەری حیزبی دموکرات گەڕاوە بۆ ڕۆژهەڵات لە باشووری کوردستان مستەقەر بوون وەختی خۆی یا لە باشوور یا لە ئەوروپا گەڕانەوە لەگەڵ قەیرانێک ڕوبەڕوو بوون کێشەی ناوخۆیان هەبوو تودەیەکانی حیزبی دموکرات ڕەوتێکی زۆر قەوی بوون لە ناو دموکراتا بالاخره ئەو باسە کۆنە هەر لە سەرەتای دامەزراندنی حیزبی دموکراتی کوردستان ئێرانەوە باڵی تودەیەکانی لەگەڵ بوو و ئیتر ناکۆکی بەغێرەز باڵی تودەیی و باڵەکەی دیکە بزوتنەوەی ساڵی 46-47 و ئەو ئاسەوارانەی کە هێشتا مابوو
لەناو حزبی دموکراتە مانع لەوە بوو کە ڕۆڵی خۆی بگێڕێ بە لە بەرچاوگرتنەوە یەکەمین حزبی مدێڕنی کوردستان بوو، حزبێکی جەماوەری بوو و لە کۆمارەوە تا ساڵی 57 هەزاران کەس چارەنووسی خۆیان بۆ حزب بۆ گرێدا بوو، خەباتیان کرد بوو، زیندانیان کێشا بوو و یا ئاوارە و دەربەدەر ببوون. بەڵام ئەو مەقتعە دەڵێم لەنی لە 22 ڕێبەندانی ساڵی 57ەوە تا کنگرەی چواری حزبی دموکراتی کوردستان ئەو ڕۆ باتەوە جوو بە گۆڕانکاریایەک کە من ئاماژەم پێدا مانع لەوە بوو لەمپەری دانا لەسەر ڕێگایەوەی کە حزبی دموکراتی کوردستان ئێران بەو نفوزە جەماوەریەکە بووی بتوانێت ڕۆڵێکی گرنگتر لەوەی کە پێویستە بگێڕێ. لەم لاوە کۆمەڵە هێزێکی جوان بوو، هێزێک بوو کە هێزێکی چەپ و سۆسیالیستی بوو لە کۆمەلگای کوردستانە، هێزێکی جوانە تازە لە زیندان ئازاد بوون و هێشتا ڕێکخراوێکی پتە و محکەمیان پێت نێناوە، بەڵام بزوتنەوەکە ئەوەندە بەهێزە و دەزانین کە ژنانێکی زۆر هاتوون بە ڕیزی ئەم بزوتنەوە پەیوەست بوون، خەڵکانێکی زۆر لاوانی شۆڕژگێر ناوچەهای دیکە پەیوەست بوون بە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەموو ئەمانە بلەخرە فشاری هێنا بۆ کۆمەڵەکە خۆی هین بکە، خۆی بلەخرە ڕۆڵێکی سەرەکی تر ببینێ. دەزانین لەو دەورەی 22 ڕێبەندانی 57 تا یەکەمین هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان بلەخرەی فوادی مستەفا سوڵتانی وەک ڕاهبەرێک کە زاهر دەبێت ئێستەیش دوای 40 ساڵ لە گیانبەختکردنی تازە دەرەکەوێت نەقش و ڕۆڵێکی گرین کە گێڕاویە ساڵ بە ساڵ زۆرتر دەرەکەوێت. بۆیە کۆمەڵێش لە حاڵێکی ئەوە بوو ئەم دوو هێزە بە بڕوای من هەردووکیان بە شۆن متحدینی سەراسەری خۆیانەوە بوون، یعنی بە شۆن ئەوە بوون کە لە دەرەوەی کوردستان متحد بۆ خۆیان پەیدا کرد. هەردوو حزبەکە بەجێی ئەوە بیر لەوە بکەنەوە کە بەرەیەکی کوردستانی هاوپەیمانیەکی نیشتمانی و کوردستانی بە وجود بێنن، هەر کامی حەوڵێدا لە ئیتحادی سەراسەری خۆی پێک بێنێ. ئەوە دوای 1-2 ساڵ دەزانین کە کۆمەڵە حزبی کۆمونیست ئێرانی پێکێنا، حزبی دموکراتی کوردستان ئێرانیش چووە ناو شورای ملی مقاومەتەوە و لەگەڵ مەسعودی ڕەجە کە زۆر کورت ماوە بوو، هەردووکی کورت ماوە بوو بەڕاستی، ئەم پێکێنانی حزبی کۆمونیستەکەی کۆمەڵە و هەم چوونە ناو شورای ملی مقاومەتی حزبی دموکراتی کوردستان ئێران. رخنەی ئەوە لە ڕێبەرانی ئەو کاتی کۆمەڵە و ئەندامانی کۆمەڵە دەگرن کە بابەتی پرسیینەتەوەی لە لای کۆمەڵە گرنگ نەبووە، زیاتر پرسی چینایەتی بەلایەوە گرنگ بووە. بەو جۆرەی کە باس دەکرێت دەڵێ حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ کە ڕێبەرایەتی بزوتنەوەی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران کراوە. بەو حکوومەت کە دوو حیزب لەو سەردەمەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەبوون، دەور و نەقشی کۆمەڵە لە پرسیینەتەوەی چۆن بوو؟ من لە پێشدا بڵێم ئەو حکومە لە لای منەوە قابلی قبول نییە کە گوایە کۆمەڵە لە بزافی ڕزگاری خوازی کورد لەو سەردەمە لە حاشیا بووە یا تەوەجۆی پێ نەکردووە یا ڕاستە کۆمەڵە هێزێکی چەپ و سۆسیالیستیە لە کوردستان ئێستەیش هەیە، ئەو وەختەیش بلەخرە جوانتر بوو، بلەخرە تازە بزوتنەوەیەکی بەهێز ڕژا بوو بەسەریا دەبوو خۆی ساکاتەوە. ئەگەر چاو لە جەوهەری فعالیەتی کۆمەڵە بکەین، هەر کوێ جنبش و حرەکەت بووە بزوتنەوە بووە، کۆمەڵە و ڕاهبەرانی لە ڕیزی پێشەوەی ئەو بزوتنەوە بوون. هەر لە نەورۆزی خوێناویستنە بەڕاستی کۆمەڵە حزوری بەرچاوی بوو، ئەحزابی دیکەی لێ نەبوو. بۆ ئەو هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی جمهوری ئیسلامی کە هات بۆ کوردستان، تاڵەقانیش هات، ڕەفسەنجانی هات، بەهەشتی هات، فروهەر هات، هەموویان هاتن. ئەو کەسانەی کە توێژی لەگەڵکردن سدیقی کەمانگەر و شعیبی زەکەریایی و باقی ڕاهبەرانی کۆمەڵە بوون بەڕاستی. بۆیەوە لە ڕاهپەیمایی مەریوان ئبتکارەکەی بەدەست کۆمەڵۆیە، لە کۆچی مەریوان ئبتکارەکەی بەدەست کۆمەڵۆیە. کاک فواد چەند ڕۆژ پێشەوەی گیانی بەختکە بەیانیەی خەڵقی کورد دەربوتەی ئازمایشی نووسی، یعنی کاملن خۆیان بۆ مقاومەت ئامادە کرد و زانیان دەورەیەکە کە دەبێ ئەم مقاومەتە سازمان بن. پێش هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان هێزی پێشمەرگەی کۆمەڵە سازماندرا لە گۆڕەمەر
لە شوێنێک لە نقطەیەک لە خاڵێک لە مەرگەور لە دەوروبەری مەهاباد و سەردەشت بنکەی یەکەمین بنکەی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵیان دامەزران ئەگەر ئەمە بنکەی پێشمەرگایەتی کۆمەڵە بۆ گەشەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد نەبێ بۆچی مەسەڵەن ئیتفاقەن بە بڕوای من کۆمەڵە نەقشی گرنگی گێڕا لە بزافی ڕزگاری خوازی کورد بۆ مافی دیاریکردنی چارەنووس بۆ حەلی مەسەلەی نەتەوایەتی بۆ ڕەفعی سیستەمی ملی ئەم بزوتنەوەی لە نظر منەوە مدێڕنتر کرد باعثیەوە بوو کە ژنانێکی زۆر کە واردی ئەو مبارزە بوون سازمان بدا ڕێک بخە و دەزانی کە ئیتر یەکەمین چەکدارکردنی ژنان لە مێژووی بزافی کورد کۆمەڵە کردوویەتی و لە عینی حاڵاتوانی سیاست و مبارزەی سیاسی بەرێتە ناو کۆمەڵانی وەسیع و بەرینی خەڵکی کوردستانەوە من پێم وابێ خزمەتێکی گەورەی کرد بەم بزوتنەوە یعنی لە حزوری کۆمەڵە و بەو کارانە کردی بزوتنەوەی کورد لە چاو دەرەوەی خۆی لە چاو ئەوانەی کە چاو لەم بزوتنەوەکەن مۆدێرنتر ئینسانیتر دموکراتیکتر و بەرابەری خاهانەتر بوو حزوری ژنان بەم جنبشە لەم بزوتنەوە حەقانیەتێکی زۆرتری پێدا بۆیە من پێم وایە نەیاران من منزورم بە خراپ نییە منزورم دژمن نییە بەڕاستی ئەوانەی کە ڕەخنە لە کۆمەڵاکن کە گوایە بۆ ئێستەیش کە گوایە ئەوە کەم باەخی داوە بە مەسلەی نەتەوایەتی بە نەزەری من بەکردەوە لە عەمەڵدا کۆمەڵە سعی کردووە ئەو بزوتنەوە بەرەو پێش بەرێ هەر کوێ بزوتنەوە بووە لە ڕیزی پێشەوە بوو ئەگەر چاو تەواوی دەکەم ئەو بەشە ئەگەر چاو لە لیستی شەهیدانی و گیانبەختکردوانی کۆمەڵە بکەین 2 ساڵی ئەوە هەمووی کادرەکان و ڕاهبەرانن یەکەمین شەهیدی کۆمەڵە خانەی معینیە کە دەچێت بۆ کوردستانی باشوور و لەوێ لەگەڵ شۆڕشی تازەی شۆڕشی نوێی کوردستانی باشوور پەیوەندی بکرێت دووەمین شەهیدی حەمە حوسێنی کەریمیە کە دەزانین لە حەملە بە پادگانی سەقز یانی بەختەکە ئیتر دوای ئەوە بینێکی زۆری پێناچێت فوادی مستفا سوڵتانیش دیانی بەختەکە یعنی سەر و ماڵی دانا بۆ ئەوەی ئەم بزوتنەوە بەرێتە پێشەوە دیارە بە ئەفکاری خۆیەوە بە بیر و باوەڕی خۆیەوە بە هینی خۆیەوە بەڵام دواتر بە شەهیدبوونی کاک فواد و تەشکیلی حیزبی کۆمونیستەوانە ئەوە ڕەوتایەکی ترەکە دواتر ئینسان توانێت باسی بەس لەوە دەکرێت کە ئەو خودمختاری کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران داوای دەکرد و بە تایبەتی دکتۆر قاسملو پێداگیری لەسەر ئەو خودمختاریە دەکرد تەنانەت بابەتێکی دوور و درێژیشی کاتی خۆی لە ڕۆژنامەی اطلاعاتی ئەو سەردەم بڵاو کردەوە لەسەر خودمختاری بۆ کوردستان کە دواتر با بڵێن کۆمەڵە زۆرێک دژایەتی ئەم خودمختاریە حیزبی دموکراتی کرد سیاسیەکان و چاودێرانی سیاسی ئەم سەردەمە باز لەوە دەکەن کە ئەم خودمختاری ئەو سەردەمە زۆر لەو فەدرالیزمی ئێستا کە حیزبەکان داوای دەکەن بۆ ئێران پڕدەستکەوتر بۆ گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕای ئێوە لەو بارەیەوە چییە؟ بە تاکید وا بووە بە تاکید من ئێستا و بابەتەی دکتۆر قاسملو لە بەردەستانیە کە ئینسان هەڵی سەنگێنەیە کە چۆن بچێ بەڵام بلەخرە بەوەی کە بلەخرە ڕەهبەری حیزبی دموکراتی کوردستان ئێران بووە ئینسانێکی جێکەوتو و پوخت بووە بلەخرە سابقەیەکی بووە بە تاکید توانیەتی یا ویستویەتی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە و داخوازیەکانی خەڵکی کوردستان هەروە کە عەرزم کرد بلەخرە ئەو دەم کۆمەڵە و دموکرات لە دوو حاڵ و هەوای زۆر جیاوازە بەسەریانەوە من لەبیرم نییە کۆمەڵە دژایەتی تەرحی خودمختاری حیزبی دموکراتی کوردستان کۆمەڵەش باسی خودمختاری کردووە یعنی بەرنامەی کۆمەڵە بەرنامەی داوە بۆ خودمختاری کوردستان عینیەوە بووە دیارە لەوانەیە بە تعبیری ئەو دەم یا ئێستا ڕادیکالتر و لە زاویەیەکی چەپ و ئەمانەوە ویستوێتی فۆرموڵەی بکە ئەینا مقدمەی پێشەکی بەرنامەی کۆمەڵە بۆ خودمختاری کوردستان بەڕاستی ئێستش پێشەکێکی زۆر قابلی دفاع و زۆر ڕوونە لەسەر بزوتنەوەی کورد و لە قەدیمەوە چۆن هاتووە و چۆن نەبووە و هەموو ئەوانە بەڵام بارحاڵ من پێم وایە دکتۆر قاسملو و ئەو باڵی حیزبی دموکراتی کوردستان لەلایەن تودەیەکان و زۆر لە فشاردا بوون کە بەجۆرێ لەگەڵ ڕژیم بسازن و ئەمان ویستیان زبانێ بەکاربەرن کە لە قەیرانی ناوخۆیشیان کەم بکاتەوە و ئەویشیان متەقاعد کن کە بە بڕوای من ئەوە نەتیجەی نەدا نەهایەتەن ئەوان ڕۆشتن لە کۆنگرەی چوار
ئەوە یەک دوو بە نەزەری من ئەو ئینتزارە لە حیزبی دموکرات و شخصی دکتۆر قاسملوو بوو کە موقعیەتی تازەی کوردستان هەڵسەنگێنێ واقع بینانەتر چاوی لێ بکە بڵێ کە بەغێرەز حیزبی دموکرات حیزبی تریش پەیدا بووە ئەحزابی تریش پەیدا بوون ڕەهبەرانی تریش بە حیزبی دموکرات و بەتایبەت شخصی دکتۆر قاسملوو زۆر یەکلایەنە ئەمەی نادیدە گرت حاشای لێ کرد و ویستی لە بەرچاوی نەکرێت پراوێزی بخە زۆر ئێرادەگەرایانە ویستی ئەوە بگرێت کە لەگەڵ واقعیاتی کوردستان و لەگەڵ ئەو هێزە جەماوەری قەویەی کە بە دەوری کۆمەڵە کۆبووبووەوە لەگەڵ یەک نەدەهاتەوە بۆیە ئەمەش هەڵەیە بوو کە ئەو تووشی بوو بەداخە پاشا ئەمە ئەوەی کە ئێوە باستان کردم جۆرە دژایەتیکردن لەلایەن ڕێبەرانی حیزبەوە هۆکاری ئەوە نەبوو کە لە هەندێک لە شارەکان شەڕ و پێکدادان لە نێوان ئەو دوولایەنە هاتە ئاراوە تەنانەت شەڕیش ڕوویدا ئێوە ئەگەر بتانێ باسی ئەو لایەنە و ئەو بابەتە بکەن کاک جەماڵ شەڕەکە دواترە ئەو مەقتعی کە ئێمە لە پرسیاری پێشوو تا باسمان کرد تقریبان هاین لە ساڵی 58 هاین لە ساڵی 58 و سەرەتای ساڵی 59 ئەو دەم فەزایەکی ڕادیکاڵ بوو کۆمەڵی زۆر ڕادیکاڵ بوو زۆر چەپ بوو زۆر مەسەرەن هینیە کرد بلەخرە ویستی کە ئەویش بە جۆرێ ویستی کە بەڕەخنا بە هێرش بۆ سەر هێرشی تەبلیغاتی دەڵێم قسە و باس و ئەوانە منزورم چەکداری نیە هێرشی چەکدار بەسەر حیزبی دموکرات و نەقدی ڕەخنە لەو بلەخرە جێی خۆی بکاتەوە لە کۆمەلگای کوردستان بڵێ من هێزێکی تازەم ئەوە بۆیە ئەمەش لەلایەن حیزبی دموکراتەوە بە نەزەری من تەحمل ناکرا بۆیە ئەم ئیستکاکە بڵێن هێشتا نەبووەتە شەڕ هێشتا یعنی زەمینەی شەڕ نەبوو بە نەزەری من ئەگەر کۆمەڵە و دموکرات کەماکان لە شارەکان بمایەتنەوە احتمالی ئەوەی کە شەڕی حیزب و کۆمەڵە ڕوو بدا یەکجار کەم بوو چون فەزای ڕۆژهەڵات مەودای ئەو شەڕەی نەدەدا بیرروڕای گشتی خەڵکی دڵسۆز لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام ئەوە دواتر دەستمان لە شارەکان دوولایەن دەستی لە شارەکان بڕابوو وەیتر ئەو شاخە و داخانە بەداخەوە کەوتنە گیانی یەک و ئەو کارە ساتانەی لێکەوتەوە ئەوە ئێستا بەحسی شەڕ نییە هێشتا بەحسی سەردەمێکە تازە هەردوو هێزەکە مەبەستمەوە بوو هەر خودی ئەم بۆچوونەی کە لە ڕێبەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو سەردەمە هەبوو بە نیسبەت کۆمەڵەوەکو حیزبی دووەم کاوان هەردەیانەویست وەکو یەک حیزب بەشداری لە پرسی سیاسی ئێراندا و لە کوردستاندا بکەن وڵە قبول نەکردنی کۆمەڵەوەکو لایەنی دووەم بوو لە درێژخایاندا لە ساڵانی داهاتوودا کەم شەڕ هاتارەوە بەڵام پرسیار بانەوە بکەین بۆ لە درێژخایاندا دوایەوەکی حیزبەکان ڕۆژهەڵاتی کوردستانیان بەجێهێشت کەوتنە جانیەک و شەڕ ڕوویدا کاک جەماڵ لەسەر شەڕی حیزب و کۆمەڵە هۆکارەکانی زەمینەکانی و چۆنیەتی درێژە پێدانی من پێم وایە هێشتا جێگەی قسە و باسی یەکجار زۆر هەیە بۆیە من هێشتا فەزاکە زۆر بە مساعدیەوە نبینم بەداخەوە زۆر زوو ئەگەڕێتەوە بۆ شتی تونند و تیژی و قسەلۆک و ئەوانە بۆیە من پێم وایە پێویستی بەوە هەیە کە لە فەزایەکی زۆر ئارام بەبێ تەعەسف لێکی بدەینەوە بۆ ئەوەی بۆ داهاتوو دەرسی لێوەربگرین زۆر ئاشکرایە بزوتنەوەی کورد کۆمەڵە و دموکرات لەو شەڕە زەرەریان کرد زۆر زەرەرمان کرد بۆ کۆماری ئیسلامی قازانجی زۆری لێ کرد بۆیە من پێم وایە من بۆ خۆم ئەو تەوسیەم هەیە بە چالاکوانانی کۆمەڵە و چالاکوانانی حیزبی دموکرات هەر کەسە فعلەن خۆی بەڕەسی بکە بزانێ هەڵەکانی چ بووە چی کرد کە باعثیەوە بێکە ئەو شەڕە بەبێ ئەوەی کە ئەوی دیکە لە نەزەرا بگرین من پێم وایە هێشتا ملاحزە زۆرە هێشتا بۆەوە زۆرە چون بلەخرە ئەو کەسانەی کە خود دەستەندەرکاری ئەو شەڕە بوون بڕیاردەرانی ئەو شەڕە بوون ناتوانن ئێستا بێن ڕەخنەگری ئەو شەڕە بن هێشتا بە بڕوای من احتیاجی بەجیلێکی ترە کە بەبێ تەعەسب و بە لە بەرچاوکردنی بەرژەوەندی خەڵکی کوردستان و بزوتنەوەکە لێکی بداتەوە بۆیە من پێم وایە جارێک زۆر زۆر لەو لە نیوەی دووەمی وتوێژەکەماندا دێنە سەر ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان و دۆخی حیزبەکان چل ساڵ تێپەڕیەوە زیاتر لە چل ساڵ ئێستای کۆماری ئیسلامی ڕۆژهەڵاتی کوردستانی داگیر کردو ناوەندێکی هاوکاری دامەزراوە لەلایەن حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە
کە تێیدا دوو حیزبی دموکرات و دوو لایەنی کۆمەڵە لە ئێستادا بەشدارن پێشتر سازمانی خەباتیشتان دەگەڵ بوو ئێمە ئێستا دەبینین سێ لایەنی سیاسی بەناوی کۆمەڵە خەبات دەکات دوو لایەنی سیاسی بەناوی حیزبی دموکرات خەبات دەکات چەندین حیزبی دیکەمان هەیە بە ڕۆژهەڵاتی کوردستان کە داوای سەربەخۆی کوردستان دەکەن سەربەخۆی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن واتە دۆخەکە تەواو گۆڕدراوە و فرەحیزبی لە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵبەت لە دەرەوەی سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروست بووە ئەم جیاوازیانەی ئێستێ لەگەڵ ئەو سەردەم ئەگەر بتانێت قسەی لەبارەوە بکەن و ڕۆڵی ناوەندی هاوکاریش باڵێ دیارە پرسیار زۆر پرسیار بوو لە یەک پرسیارە جەناب باست کرد ئەگەر لە 40 ساڵ و ئاوڕێک بدەینەوە بۆ 40 ساڵی ڕابردوو من وازانم بزوتنەوەی کورد و خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر سەربەرزانە لەم ئەزمموی 40 ساڵە هاتووەتە دەرەوە دیارە بە قیمەتی قوربانیدانێکی یەکجار زۆر ماڵوێرانی ئاوارەگیەکی یەکجار زۆر بۆ عینە هەروە کە لە یەکەم پرسیارەکە عەرزم کردن دەرفەتێکی مێژوویی بۆ خەڵکی کوردستان ڕەخسا بەڕاستی کە کۆماری ئیسلامی ویستی ئەم دەرفەتە لە خەڵکی کوردستان بستێنێتەوە بەڵام ئەگەر ئیسا ئاوڕێکە دەینەوە ئەگەر چاو لە کۆمەلگای کوردستانەکەین لە هەر لە حازەوە پێشکەوتنی بەخۆوە دیوە ئەوەڵەن بزافی ڕزگاری خوازی نەتەوەی کورد زۆر پان و بەرینتر بووە لە جغرافیایەکی وەسیعتر خەریکە کار و چالاکیەکە خوداگاهی ملی خوداگاهی نەتەوایەتی لەم کۆمەلگا زۆر زۆر بەرفەراوانترە زبانی کوردی و ئاستی زبانی کوردی لە زۆر زۆر کە جەنابەت خۆت ئەهلی ئەدەبیات و شاعری و هەموو ئەوانە ئەبێ حت قاعدەتەن بزانی کە لەم رابطە چ گەشە و گۆڕانکاریەکی گەورەی بەخۆوە بینە بزوتنەوەی کورد جەماوەری ترە توودەی ترە وەسیعترە خەڵکێکی یەکجار زۆر تێدا بەشدارن موقعیەتی ژن لەم کۆمەلگا گۆڕاوە لە بزوتنەوەی کورد گۆڕاوە لە ڕەهبەری ئەحزاب گۆڕاوە ڕۆڵ و نفوزی ئەوان لە گۆڕانکاریە سیاسیەکانە بەرچاوە خەباتی مەدەنی و سیاسی لەم کۆمەلگا خۆتان زانن گەشەیەکی یەکجار زۆری بەخۆوە بینیوە ڕۆژهەڵاتی کوردستان جێگەی ئیبتکاری زۆر خەباتی جەماوەریە ژینگە پارێزی خەباتی مەدەنی سیاسی دژی زوڵم و زۆرێک کە بەسەر ژنانە دەکرێ و زۆر حرەکەتی تر ئەمانە لە چەند ساڵی دوو مانگرتنی گشتی لە ماوەی 10 ساڵی ڕابردوو دوو مانگرتنی گشتی کە مانگرتنی دوومەکە زۆر بەرفەراوانتر و وەسیعتر بوو لەوەی ئەوەڵ کە هەیە لە کوردستان ئەمە کە دەبینین بلەخەرە ئەوە دوای 40 ساڵ کۆماری ئیسلامی کەماکان ڕژیمێکی نەفرین شدەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە هێزی سەدان هەزاری لە سپای پاسداران و لە ئەرتش و لە بەسیج و لە نیروی ئینتیزامی و لیباس شەخصی و ساوا شکنجەگاکان و پەتی سێدارە و هەموو ئەوانە توانیەتی ئیعدامی سیاسی بە زۆری هێشتا لە کوردستان ماوە یعنی ئەمانە باوجودی هەمووانە ئێمە دەزانین کە بزوتنەوەی کورد ڕۆڵێکی زۆر گەورەتری بەخۆ بدە موقعیەتی سەراسەری موقعیەتی لە ئێرانیشا بزوتنەوەی کورد ئیعتبارێکی زۆری هەیە هەر ئێستا کۆماری ئیسلامی زۆر زۆر ئەترسێ لە کوردستان زۆر نیگەرانی وەسعی کوردستانە ئەو پی وایە بە قەولی خودی مەقاماتی جمهوری ئیسلامی وتیانە کوردستان وەک تەبرێزی دەورەی مەشروتیەتی لێ هاتووە چۆن مەشروتیەت تەبرێز لە مەشروتیەت نەخشێکی پێشڕە و دەواازەی ئەو شۆڕش و ئەو گەڕگەڕانکاریانە بوو ئێستش کۆماری ئیسلامی بۆ کوردستان ئەوەی داناوە کوشتاری کوڵبەران کوشتاری ئیعدامی سیاسی کە لە کوردستان ماوە میلیتاریزەکردنی کوردستان زۆر زۆر بە شێوەیەکی وەسیع نیشان لەوادا کە بزوتنەوەی کورد وە کوردستان چ مەترسیەکی گەورەی بۆ کۆماری ئیسلامی هەیە بەڕاستی بۆیە دوای 40 ساڵ ئەوەی کە ئێمە بینین لە هەر لە حازەوە گەشەی کردووە بزوتنەوەی کورد سەراسەری تر بووە جەماوەری تر بووە جغرافیایەکی پان و بەرینتری هەیە موقعیەتی ژن 40 ساڵە ڕژیمێکی مەسەبی ئیسلامی لە کوردستان و دیارە لە ئێرانیش حاکمیەتەکە بەڵام زین موقعیەتی مەسەب نەوە بێژم خەڵک مەسەبینی نیامسین بەڵام موقعیەتی زۆر زۆر
گۆڕاوە ئەسن مەسەلە نییە لە کوردستان لە بزوتنەوەی کوردان مەسەلە نییە بۆیە زۆر حەولی داوە شت دروستکە لە کوردستان و بەڵام نەیتوانیوە ئەمە واقعیەتی ئەم سەردەمەی ئێمەیە تر دەزانین کە بارحاڵ بزوتنەوەی کورد لە هەر لە حازەوە هین کرد دیارە بە قیمەتی قوربانیدانێکی زۆر ڕەهبەرانێکی زۆرمان لەدەستداوە کادر و فەرماندە و پێشمەرگەیەکی زۆر فعالینێکی زۆر خانەوادەهایەکی یەکجار زۆر دایکوان و باوکانێکی جگەرسوتا و کە ئێستا لەو پەڕی خۆراگریەوە هێشتا ماون و بە هیوای ئەو ڕۆژەن کە ڕۆژی سەرکەوتن و ڕۆژێکە بلەخرە خوێنی ڕۆڵەکانیان بە فیڕۆ نەچوو بێ ئەمە واقعیەتی ئەم 40 ساڵەی ئەمێ ئێستا موقعیەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانم بڵێم زۆر ئامادەی شۆڕش و ڕاپەڕینی جەماوریە فوق العادە دیارە من پێم وایە لەسەر پێ هەمیشە باسی ئەوم کردووە لەسەر پێیە و ئامادەیە تۆ مەسەلەن لە دوو مانگرتنی گشتی لە 10 ساڵی ڕابردوو لە شۆڕشی پارەکەی خەزەڵوەری پارەکە یا ئابانینەوە هەشت ئیتر شاری مەریوان و کرماشان و ئەوانە خڕۆشان بەڕاستی بەڵام جمهوری ئیسلامی ئەو سەرکوبە لە کوردستان کردی بۆ ئەوی پەرەنەسێنێ زۆر وەحشیانەی و بێبەزەیانەتر بوو لە باقی ئەوەی کە تۆ باسی دەکەی زیاتر دەور و نەقشی کۆمەڵگەیە لە 20 ساڵی ڕابردوودا بە تایبەتی بەڵام دەور و نەقشی ڕۆڵەکان چۆنە بە تایبەتی ئێستای ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران ئایا هیچ دەور و نەقشێکی هەیە ڕخنەیەوە لە ناوەندی هاوکاری دەژیرێت کە وەڵامدەری خواستی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نییە؟ بەڵێ من هاتمەوە سەر ناوەندی هاوکاریش پێم وایە پێکهێنانی ناوەندی هاوکاری کارێکی ابتکارێکی زۆر بەجێ بوو دیارە دێریش بوو بەڕاستی بەڵام ئێستا ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستان بە نظری من مهمترین و گرینگترین ئێتلافی سیاسیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانیش چاو لە ئێران بکە چەندین ئێتلافی سیاسی تایە هیچیان حیزبەکانی وەک حیزبەکانی ناوەندی هاوکاری معتەبەر نین ڕەهبەرانەکەی دیارن ئەحزابەکە دیارن هەمووان ناوەندی هاوکاری بە بڕوای من هیوایەکی خستە دڵی خەڵکی کوردستانەوە و هەر ئەوەش ڕێگایە یعنی ئێمە مەحکومین بەوەی لە دەوری یەک کۆبینەوە پلاتفۆرمەکانمان یەکێ بکەین داخوازەکانی خەڵکی کوردستان تەنزیم بکەین و نوێنەرایەتی بکەین و ئیتر دەور و ڕۆڵی تاکە حیزب لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەتوانم بڵێم لە زۆر کۆمەلگای تریش بەسەر چووە دەورانی یەک حیزب و یەکنەتەوە دەورەی کۆنەیتر مربوطە بە 40-50 ساڵەوە پێش بۆیە حیزبەکان هەر حیزبێک هەموو حیزبەکان کاتێک دەتوانن موقعیەتی سیاسی و جەماوەری خۆیان بپارێزن کە واردی وەها هەوکاریەک هیچ حیزبێ بەتەنیا ئەو هێزە مؤثرە نییە بانگەوازەکەی ناتوانێت هەموو کوردستان بخڕۆشێنێ بەڵام ناوەندی هاوکاریە توانێت جوابی ناوەندی هاوکاریە توێنن لە مانگرتنەکەی 2-3 ساڵەوە پێشیش ئەوە دەرکەوت بەڵام بە قەولی جەنابەت منیش پێم وایە ناوەندی هاوکاری تا ڕازێک چەقیوە نەیتوانیوە لەوە زۆرتر بچێتە پێش احتیاجی بەوە هەیە کە بوێرانەتر کار بکە احتیاجی بەوە هەیە پلاتفۆرمی خۆی نەقشەی خۆی بۆ داهاتووی کوردستان پێش ڕوخانی کۆماری ئیسلامی دوای ڕوخانی کۆماری ئیسلامی ڕوون بکاتەوە پێویستی بە تایبەتەوە ئێستا لە دەرەوەی وڵات زۆر ڕۆڵی گەورە بگێڕێ لە ناوەندە جەهانیەکان و یا نەخەید لە ئەوەی لە بزوتنەوەی کورد ئۆرگانێک پێک بێنێ کە بتوانێ ئەم ئۆرگانە بەرفراوانتری بکاتەوە ژمارەیەکی زۆرتر لە ڕەهبەران و کەسایەتی سیاسیەکانی خەڵکی کوردستان تێدا جا مەسەن کنگرەی نیشتمانیە کنگرەی ڕۆژهەڵاتە بەرەی کوردستان هەر ناوێکی دێنین من پێم وایە احتیاجی بە ئۆرگانیزمێکی وایە کە بتوانێت دەرەوەی وڵات ئەم بەڵام ئێمە دەبینین تەنیا 4 لایەنی سیاسی بەشدارن کە دوو لایەنی کۆمەڵی شۆڕژێر و کۆمەڵی زەحمەتکێشان و حیزبی دموکراتی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستان تێدا بەشدارن سازمانی خەبات لەو هاوپەیمانیە هاتە دەرێ لەو ناوەندە کۆمەڵی حیزبی کۆمونیست کە تێدا بەشدار نییە و حیزب سەر بەخۆی خوازەکان کار ئاوریان لێ نادرێتەوە ئایا ناوەندی هاوکاری دەهەیە بۆ چەشنە بەردەوام بێ یان دەهەوێ بەرنامە و استراتیژیەکی دیکە دیاری بکە
بۆەوەی بەرەیەکی کوردستانی یان کنگرەیەکی نیشتیمانی بۆ ڕۆژهەڵات بێ بۆی هەموو لایەنەکان تێدا بەشدار بن. بۆ نمونە مەسەلەن پەژاک تێدا بەشدار نییە، پارتی ئازادی کوردستان بەشدار نییە، لایەنەکانی دیکە کە کار بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن تێدا بەشدار نین. کاک جەماڵ من پێم ئەوە تۆزێ واقعبینانە بوو کە ئەم چوار حیزبە بۆ خۆیان دەستیان پێکرد کە زۆرتر ساڵانێک بوو هاوکاریان زۆر بوو، دیدار و گفتوگویان بە یەکۆ زۆرتر بوو، زۆر ئاسانتر هاسانتر و ڕاحەتتر بە نەتیجە دەگەن و لە دەوری یەکۆ دەبنەوە. ئێمە ناوەندی هاوکاری وەختێ پێکات زۆر حەوڵماندا لەگەڵ کۆمەڵە ڕێکخراوی حیزبی کوردستانی حیزبی کۆمونیستێرە، یارەوان خۆیان دەلایلیان زۆرە و یا دەلایلیان هەیە ئیعلامیان کردووە ئیعلامیشی دەکەن. ئەوە سازمانی خەباتی تیا بوو، جێگایەکی باشیشیان بوو بەڕاستی، بەڵام بۆ خۆیان ئەوان لەگەڵ فیدرالیزم کەوتنە دژایەتیەوە و بالاخرە نهات ڕۆشتن خۆیان ڕۆشتن. ئەوەی لەگەڵ باقی ئەحزابەکەیش من پێم وایە ناوەندی هاوکاری هەر دەبێ پەرە بستێنێ، هەر دەبێ گەشە بکە، گەشەنە هەر پەرە بستێنێ و هەموو ئەو حیزب و ڕێکخراوانە لە خۆ بگرێ، ببێتە چەترێکی بەهێزی گەورەی کوردستانی کە هەموو ئەو شتانە لە خۆی کۆبکاتەوە. من پێم وایە یەکێ لەو کارانەیە کە ناوەند حتمما دەبێ بیکە، بەڕەسی بکە، بە دوواچوونیا بۆی بکە. بەڵام بەڕاستی بۆ ئەو دوو ڕێکخراوە کە جەناب ناو کۆمەڵەی سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستێران و خەبات ئەوان بۆ خۆیان هینیان کرد لەو هینە. ئەگەری هەر گۆڕانکاریەک لە ئێران ئەگەر بڕیار بێ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بگەڕێنەوە، دەور و ڕۆڵی ناوەندی هاوکاری چ دەبێ بە تایبەتی کەم چوار لایەنە تێدا بەشدارن. ئێمە دەبینین حیزبی دیکەش لە ڕۆژهەڵاتی کوردستان هەن کە لە ناو ئەو ناوەندەدانین و هێزی چەکداریان هەیە، هێزی پێشمەرگیان هەیە. پەژاک پێشمەرگەی هێزی گریلای خۆی هەیە و پارتی ئازادی کوردستان هێزی خۆی هەیە، کە دوانیە شەڕ بێتە ئاراوە لە نێوان حیزبە کوردیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانە داهاتوودا. من لەبیرم چوو باسی پژاکیش بکەم. پژاکیش بۆ خۆی بەڕوای من پژاک ئێمە لەگەڵ خۆشیان باسمان کردووە. ئاخرین جارێک کە کاک سیامەندی معینی وەک هاوسەرۆک حدودی 3-4 ساڵەوە پێش کە تازە بوو بە هاوسەرۆکات باسمان کردووە لە کۆبوونەوەی هاوبەشی کۆماندا. من پێم وایە ئەوان بۆ خۆیان تێکەڵ نابن لەگەڵ باقی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەو کە ئیسە جێی ئێرە نییە بەحسەکەی بە دەلایلێکی زۆر ئەوان بۆ خۆیان فاصلەیان گرتووە و سیاسەتێک کە ئەوان ڕچاویەکەن لەگەڵ سیاست و ئەو بەرخۆدانەی خەڵکی کوردستان و حیزبەکان زۆر تەفاوەتی هەیە بە بڕوای من کە ئیترەوە جێتانتوانێت لە وەختی خۆیان سەیر لێ بکە. بەڵام کە بۆ داهاتوو من پێم وایە ناوەندی هاوکاری ناوەندێکی گرینگە، مهمە. چەند حزبی تێدایە کە بالاخرە لە دوو ڕەوتی سەرەکیەوە هاتوون لە کوردستان، مێژوویەکی پڕشنگداریان هەیە لەم 40 ساڵە لە خۆڕاگری خەڵکی کوردستان. من پێم وایە دەبێ ئەم ئیستعدادە لە خۆیان بەوجود بێرێ، ئەم ئینعتافە لە خۆیان بەوجود بێرێ، ئەم دڵگەورەیە لە خۆیان بەوجود بێرێ کە هەموو ئەو لایەنانەی تر بێتە ژێر چەتری ناوەندێکی هاوکاری زۆر بەهێزتر. من مەبەستمەوە نییە ئەو حیزبانە بێن هێژمۆنی و ڕەهبەری ناوەندی هاوکاری قبول بکەن، نا ناوەندی هاوکاری پەرەپستێنێ. ئێمە من پێم وایە شەڕی خەڵک لە شەڕی ناوخۆیی نیگەرانە، ئەم نیگەرانیە دەبێ بڕوێتەوە بەڕاستی، یعنی بە کار و بە کۆشی خۆمان وەها بکەین کە هیچ ئەم نیگەرانیان نەبێت. نەڵێن دوای ڕوخانی کۆماری ئیسلامی معلوم نییە چی لێ معلوم کەس بە کەسە، خولاسە هەر کەسێ لە هەرکوێ خۆی دەسێت چەکدار دروستکاوە بێت حاکم. ئێمە ئێستا لە ناوەندی هاوکار خەریکین تەرحمانەیە، پێشنوویسی تەرحمان نووسیەوە بۆ ئەوەی هێزی پێشمەرگە یەک بخەین، بۆ یەک هێزی پێشمەرگە هەبێ و بتوانێت بالاخرە هەر لە ئیسۆ ئامادەی بکەین بۆ ئەوەی کە لە دووارۆزان هەر حزبێ و بە تاقی تەنیا خۆی و بەدەستی چەکدار و یا پێشمەرگەی خۆیەوە شوێنێک بڕ نەدا و حاکمیەتی خۆی تێدا بکە و ئەمانە بۆیە دەبێت پێش لەوانە بکەین. من پێم وایە ناوەندی هاوکاری کاری زۆرە، مەسئولیەتێکی زۆر لە سەرشانیەتی، شتێکی ئیعلام کردووە کە دەبێت خۆی بچێ. من جارێکی لە
کۆبوونەوەی ناوەندی هاوکاری باسم کرد وتمێمە شتێک ماخسوێت ئەو مەدانە حاضر نین خۆمانکەین بە ساحب ئەمە مەسلەیەکی زۆر مهم لە کۆمەلگای لە زوتنەوەی سەراسەری لە ئێرانیش لە گۆڕانکاریە سیاسیەکانیش لە ئێران ناوەندی هاوکاری دەتوانێت بەڕاستی ئێتلافێکی سیاسی زۆر گرنگ بێت زۆر مهم بێت ڕاستە ئێران پڕجەمعیەتە ڕاستە کورد بالاخره 10% 12 یا 15% کۆمەلگای ئێران کردوێنێ بەڵام ناوەندی هاوکاری حیزبەکانی و 40 ساڵ بەرخۆدانی خەڵکی کوردستان زۆر زیاتر لە 15% بە بڕوای من ئاعتباری بۆ دەستەبەر کردووە کە دەبێت ئەمانە بۆیە ناوەندی هاوکاری مهمە کە چی دەکات چ ناکات ناهەماهەنگیەک دەبیندرێت لە نێوان ئەو حیزبانێک لە ناوەندی هاوکاری پێکەوە کار دەکەن بۆ نمونە دەبینین مەسەلەن حیزبی دیموکراتی کوردستان حەدەک زۆر پێداگیری لەسەر گفتوگۆ لەگەڵ کۆماری ئیسلامی دەکات لە لایەکی دیکەوە کۆمەڵی شۆڕژێر باز لەوە دەکات کە دەبێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سەراسەری زۆر لە پەیوەندیدا بین و سکرتێرەکان دەبینین لە میدیاکان دەردەکەوێت باز لە ینی شوڕای با بڵێن گوزار دروستکراوە بۆ ئێران بەبێ ئەوەی کە ناوەندی هاوکاری تێدا بەشدار بێ وەکو حیزب زیاتر کار دەکردرێ نەگەوەی کە وەکو ناوەندی هاوکاری ئەو ڕخنانەیەوە چۆن دەبین دەتوانێت ئەو ڕخنانە ڕێگەهایەک لە ڕاستی تێدایە ناتوانێت ئینکاری بکەیت ناتوانانی بڵێ دوژمنکارانەیە ئەو ڕخنە یامسە نا ڕێگەهایەک لە ڕاستی تێدایە بەڵام بەڕاستی مثلا هەڵوێستی هەرکام لە حیزبەکان مانع نەبووە بۆ ئەوەی کە پێک بگەن یعنی بە تەوافق گەیشتون زۆرتر مثلا لە جەرانیە و توێژانە بە بڕوای من ناوەندی هاوکاری هەڵوێستێکی زۆر مەحکەم مەسئولانە کوردستانی و زۆر خەباتکارانەی گێڕا بەڕاستی ئەس نمونێکی دەوڵەمەندی لەو بارۆ عەلا ڕەغمی پرۆپاگەندەیەکی زۆر کە لە دژی کراوە ئەوانە ئەوە بەڵام ناوەندی هاوکاری بە بڕوای من دەبێت بتوانێت ئەم معزلاتە حەبکە وەزیفەکەی ئەوەیە ئەو شتانی کە جەنابەت باست کرد ئەو شتانی کە جەنابەت باست کرد ئەوانە دەبێت دانە چارەسەر بکات دانە دەبێت چارە بڵێ کاتی ئەوە نەهاتوو بەر لە گەڕانەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵەکان و دیموکراتەکان کێشەکانی نێوان خۆیان چارەسەر بکەن یەک بگرنەوە بە گروتینێکی زۆر جیاواز بیان هەوێ درێژە پێدەری خەوات و تێکۆشانی خۆیان بن بە دوو دیموکرات و بە سێ کۆمەڵە چۆن ئێمە دەتوانین ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە بێت ڕاستە من پێم وایە ئەوە ڕاستە ئەوە ئاواتێکە بەڵام ئەگەر نەهاتە دیچی ئەگەر وەک واقعیەتێکی هەرچەند تاڵیش بێ ئێستا هەیە چەند کۆمەڵە و چەند دموکرات هەیە ئێمە دەبێت بتوانین بەبوونی چەند کۆمەڵە و چەند دموکراتیش ئەو یەکگرتوویە دروست بکەین بەڕاستی یعنی ئەم زەرفیەتە لە خۆمانە بەوجود بێرین بۆیە تا ئەو جێگەی ممکن بێ بەحسی یەکگرتنەوە و بەحسی بوون بەیەکێ و بالاخره ئەمە بکەین ئەمە هەر لایەنێک بۆ خۆی حەوڵی خۆی بدا بەڵام ئەگەر نەبوو من پێم وابێ دەبێ عادەت بەوە بکەین کە فرە حیزبی فرە چەشنی لەم کۆمەلگا قبول بکەین بەڵام بێ چەترێکی فەراگیر بێ چەترێکی نیشتمانی و کوردستانی گەورە بێ کە بتوانێت ئەمانە هەمووی لە پلاتفۆرمێکی هاوبەشە کۆبکاتەوە بەڵێ هەندێک کەسایەتی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان داوای ئەوە دەکەن لە کۆمەری ئیسلامی کە حیزبێکی کوردی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ڕابگەیەندرێ لە ساڵانی ڕابردوودا ئێمە جبهەی متحیدی کوردماندی کە هەوڵی ئەوەیدا کە وەکو حیزب بکە بەڵام نەیانتوانی ئێستا ئەم کەسایەتیانی کە ناو جبهەی متحیدی کووردا بەرەی یەکگرتووی کووردا کاریان کردو داوای حیزبێکی کوردی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن ئێوە وەکو کۆمەڵە لەگەڵ ڕاگەاندنی حیزبێکی کوردی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەن لە چوارچێوەی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیدا ئەوەی کە ئێمە لەگەڵ ئەو ڕاگەاندنی حیزبێکی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان هەینین و بەحسێکە بەڵام با بزانین ئایا واقعاً کۆماری ئیسلامی مەبەستی چییە من پێم وایە ڕژیمێک کە 40 ساڵە بۆ سڕینەوەی ئەم کوردستانە بۆ ئەم نەتەوە حەوڵەدا خەریکی پاکسازی نەتەوەییە و بە هەموو شوێنێک لەشکر بە هەموو جۆرێک لەشکرکشیەکە جا ئێستا دێ حیزبێکی کوردی بۆ ڕۆژهەڵاتی کوردە ئەم حیزبێش دروست بوو چ دەڵێ هەڵوێستی بەرامبەر بە کۆماری ئیسلامی چییە بەرامبەر بە حیزبەکان چییە بەرامبەر بە 40 ساڵ خەباتی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان چییە کۆماری ئیسلامی ناچێتە پای پێکێنانی حیزبێکی کوردی مەگەر ئەو حیزبە بە هەموو وجودەوە
لە مشتی خۆیان بێ بۆ مەبەستەکانی خۆی بەکاری بێنێ بۆیە من لێرەوە بانگەوازی واکەم هیچ کەسایەتی هیچ کوردێکی شەرافەتمەند و مەسئول نابێ بچێتە وەها حزبێکەوە کە لە حاڵێکا کە کۆماری ئیسلامی مەیدانی هەموو حزبەکانی بەرتەس کردوتەوە لە حاڵێکا پەتی سێدارە ئامادەیە بۆ تێکۆشەرانی سیاسی کورد ئەوان مەسەڵەن دەڵێن چی بۆیە من پێم وایە ئەمە دەتوانێت بەشێک لە نەقشە و پیلانی کۆماری ئیسلامی بێ بۆ دژایەتی لە دژی خەڵکی بۆ دژایەتیکردن لەگەڵ خەڵکی کوردستان بۆ دووبەرەکایەتی نانەوە بۆ تەفرقەنانەوە بۆ ئەوەی کە بالاخەرە توی دوژمنی و ناکۆکی لە کۆمەلگای کوردستانە تا هەیە زۆرتر بڵاو بکات پاشا ئەمە جۆرێک لێک تێنەگەیشتن دروست ناکات بۆ نمونە مەسەڵەن کە ئێوە ئاوا باز لە دروستبوونی حزبی کوردی لە ناوخۆ دەکەن و بە دڵنیایی هەمومان بازەوە دەکەن کە کۆماری ئیسلامی دوژمنی گەلی کوردە لە ڕۆژهەڵات بەڵام لە هەمان کاتدا ئێوە هەر چوارلایانی سیاسی داوای گفتوگۆ لەگەڵ کۆماری ئیسلامی دەکەن گفتوگو فەلسفەی خۆی هەیە لە بزوتنەوەی کووردا مێژوویەکی هەیە ناسراوە ئەوە بەحسێکی ترە بەڵام کاک جەماڵ لە کاتێکا کە مەسەڵەن حیزبەکان بە بڕوای من لەم بارەوە بلوغیەت و تێگەیشتنێکی باشیان پەیدا کردووە زۆر هەوڵدراوە کە لەگەڵ تێکۆشەرانی سیاسی ناوە پەیوەندی بکرێت خۆ دەزانی کە کۆماری ئیسلامی چەندە حەساسە بە پەیوەندی خەڵک لەگەڵ حیزبەکان بەگشتی لە کاتێکە خەباتێکی مەدەنی سیاسی زۆر بەهێز لە ئارادایە لە ڕۆژهەڵاتی کوردستان و کۆماری ئیسلامی ژینگە پارێزەکان ئەکوژێ بە تەوتەئە بە هەر جۆرێ بێ دانە دانەویستی نابودیان بکە یا لە زیندانەکان بیان خاونە ئەم حیزبە کوردیە چۆنە مەجال پەیدا دەکەن بۆیە حیزبە تەنیا ئەوە نییە کە لە ڕێگای ئەوە کە دژایەتی ئەو حیزبە بکەین ئێمە دەمانەوێت حزوری خۆمان لە ڕۆژهەڵاتی کوردستان مسۆگەر بکەین نا لە ڕێگای پەیوەندی لەگەڵ ئەو بزوتنەوە سیاسی و جەماوریە بزوتنەوە کۆمەڵایەتیانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانەیە بزوتنەوەی ژنان بزوتنەوەی ژینگە پارێزان بزوتنەوەی مەدەنی و سیاسی و زۆر شتیتر کە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تەئکید حیزبەکان بە بێ وجودی ئەوان نە نوێ ئەبنەوە نە ئابدەیتە بنەوە نە دەتوانن واقعیاتی ئەمڕۆی کۆمەلگای کوردستان بناسن وەیە هەر حیزبە بەجیا و بە تایبەت ناوەندی هاوکاری حتمەن دەبێ بتوانێت لینک و ارتباط و پەیوەندی زۆر زۆر بەهێز لەگەڵ ئەم بزوتنەوانە لەگەڵ کەسایەتیەکان لەگەڵ شارەکان لەگەڵ شار و دێهاتی کوردستان بەرقرار بکەن لەگەڵ خواستی سربەخۆیی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ڕایەوە چییە؟ خواستی پرسی سربەخۆی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئایا پێویستە لە داهاتوودا بخرێتە ڕیفراندۆمەوە ڕای گشتی بۆ وەربگرین یان ئەوە حیزبەکان کە دانوستان لەگەڵ ناوەند دەکەن بۆ پێکێنانی سیستمێک بۆ داهاتووی ئێران و بە ڕۆژهەڵاتی کوردستان؟ کاک جەماڵ لە بزوتنەوەی کووردا هەموو ئەوانە تاقی کراوەتەوە بە پێی هەلوو مەرجە خۆتەدانی ئێمە ئەساسەن داوای مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستانەکەین کە بە جۆرێک سربەخۆیی توانێت ئێمە بۆ ئەوە خەبات بکەین و ئەوە ئارزوو ئاواتی لە مێژینەی هەموو کەسێک بۆیە دەبێ ئەمە حەقی خۆمانە کە دەبێ بۆ ئەمە خەبات بکەین و بەدەستی بێنین ڕۆژێ لە ڕۆژە ئیتر بەڵام دیارە بزوتنەوەی کورد لە هەلومەرجی تایبەت هەلومەرجی جیاواز بەهێزی جیاواز بە کاتی جیاوازەوە تێپەڕ دەبێت لە چ کاتێکا ئێمە ئەتوانین بلەخرە پلاتفۆرمی سربەخۆیی یا ئاڵای سربەخۆیی هەڵبگرین ئەمە ئیترەوە بەهێزی بزوتنەوەکە و بەشداری جەماوەر و مەوقعیەتێک ئێمە تێدا قەرارمان گرتووە ئەتوانین هەڵی سنگێنی بۆیە لە ئێسەوە پێشبینی ناکرێت بەڵام ئەمە حەقی مسلمی خەڵکی کوردستانە کە داوای مافی دیاریکردنی چارەنووسی خۆی بکاو و ئەمە لە 100 ساڵی ڕابردوو هەر لە دوای شۆڕشی سۆسیالیستی ئۆکتۆبرەوە کە جمهوریەکانی شەوروی لەگەڵ ئەم واقعیەتە ڕوبەڕوو بوون بووەتە فەرهەنگی باو زۆر باو بووە لە دنیادا کە مافی دیاریکردنی چارەنووس بۆ گەلان ئێوە لەگەڵەوە هەن کە ڕۆژهەڵاتی کوردستان ئاڵای خۆی هەبێت ئێستا هەندێک کەسایەتی بانگشەیەوە دەکەن کە
نابێت کەڵک لەو ئاڵایە وەربگرین بۆ ئەو ئاڵایەکی ئێستا لە باشووری کوردستانەیە کە هەمومان بە ئاڵای کوردستان دەیناسین کۆمەڵە و ناوەندی هاوکاری بیرانەوە کردوتەوە کە ئاڵایەک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەبێ یان ئەوەتان داناوە بۆ داهاتوو کە ئەگەر پارلەمانێک لە ڕۆژهەڵات دروست بێ بڕیاری لەسەر بدە؟ ناوەندی هاوکاری تا ئێستا ئەسم بەحسێکی وای نەکردووە پێشم وانە ضروری بێت واسێکی ئەو بەحسە ئێستا ئاڵامان قبوڵە و ئاڵامان قبول نییە ئەو بەحسێکی زیادیە بەحسێکی بە بڕوای من دوو بەرەکایەتی خستنە ناو بزوتنەوەکەیە ئێمە بەشتی لاوەکیەوە سەرقاڵەکە هێزمان لێ ئەستێنێ بیرمان منحرفەکە بەلای شتێکی دیکەدا بە بڕوای من بە شتێکی ئەسیل و درستی نازانم. بەڵام ئۆپۆزیسیۆنی سەراسەری ئێرانیش ڕخنەیەوە تا لێ دەگرن دەڵێن حیزبەکانی کوردستانی ئێران کەڵک لە ئاڵای باشووری کوردستان وەردەگرن وەڵامیەوە بۆ ئەوان چی؟ من لەگەڵ ڕخنێکی ئاوا لەلایەن ئەوانە ڕوبەڕوو نەبووم بەڕاستی بۆیە دەتوانم بڵێم کە ئەوە بەهانەی بنی ئیسرائیلیە یعنی پێم وایە خەڵکی کوردستان و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەندە لە کیانێکی مستەقل و سربەخۆیی سیاسی و بڕیاردان بەرخۆدارن کە بتوانن تەشخیصی ئەوە بدەن ئەم ئاڵا مەسەلەن بەڕسمیەتە ناسن یا ناینەست بۆیە بە نەزەری من ئەمری ئەوان نییە لازم نییە مەسەن ئاڵایەکی تر بەڕسمیت بناسین بۆ ئەوان چ فەرقێکەکە بۆیە من پێم وایە تەداخولێکی ئەتوانم بڵێم موزیانەیە لە دەرونی بزوتنەوەی کوردستان و بە بڕوای من نە ئەسالەتی هەیە نە دروستە و بەهانەگرتنە و بە جۆرێک دژایەتیکردنە جا لە قاڵبی شتێکی دیکەدا کە لەگەڵ نووسەران و چالاکانی سیاسی قسە دەکەم ناڕازین لەو دۆخی کە ئێستا حیزبەکان تێدان دەڵێن حیزبەکان خۆیان بەشتی لاوەکیەوە سەرقاڵ کردووە و هیچ بەرنامەیەکی مشخص و دیاریکراویان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان نییە ئێوە وەکو کۆمەڵە گەشتبینن بە داهاتوو پێتان وە هەیە کە لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان مشکلێک پێش نایە لە ناو لایەنەکاندا لەگەڵ حیزبەکان دەگەڵ کۆمەڵگا پێم خۆشە زۆر ڕاشکاوانە باسی و بابەتە بکەن بە تایبەتی ئەو ڕخنانی کە ڕوبەڕووی حیزبەکان دەبێتەوە. تاو جێگەی مەسلەی ڕخنە بەرامبەر بە حیزبەکانە زۆر معلومە کە چالاکی گفت و لفت قسە بەرنامەی سیاسی و حزوری ڕەهبەرانی ئەم حیزبانە لە ئاستی چاوەڕوانی خەڵکانیە لە ئاستی چاوەڕوانی فعالینی سیاسیان نییە یەکێ لەو دیاردانەی کە لە 40 ساڵی ڕابردوو گۆڕانکاری بنەڕەتی بەسەرهاتووە حیزبایەتیە بۆیە حزبی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە کوردستان ناتوانێت وەک 40-50 ساڵ لەمەوبەر خەڵک لە دەوری خۆی کۆکاتەوە ئەو بانگەوازانەی 40-50 ساڵ تازە ئیسە باوی نەماوە برەوی نەماوە ساختاری ڕەهبەری حیزبەکان دەبێ بگۆڕدرێ دەبێ ئیمکانی ئەوەی بخۆڵکێ لە حیزبەکانە کە نەسڵی تازە بێتە مەیدان و حزوری هەبێ بتوانێ هێمکە من پێم وایە مقاومەت هەیە لە دەرونی حیزبەکان بۆ ئەوەی تازە ببنەوە بۆ ئەوەی نوێ ببنەوە بۆ ئەوەی بلەخرت لەگەڵ نەسڵی تازەی تێکۆشەرانی سیاسی خەڵکی ژیر و وریا و بزوتنەوە تێکەڵ بن و ببن بە وتەبێژی ئەوان و ئەوان نوێنەرایەت بکەن هێشتا مقاومەت زۆرە و من پێم وایە دلیلی ئەو انشعاباتە دلیلی ئەو ناکۆکیانەی ناو حیزبەکان من لەوەدا دەبینم لایەنێک مقاومەتەکە بۆیە ئەمە ئینە بەڵام تاوجێ بە خوشببینی هەڵەگەڕێتەوە من لە یەک نەزەرەوە خوشببینم لەو نەزەرەوە کە جەماوەری خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان من پێم وایە بەو دەرەجە لە تێگەیشتن و وشیاری سیاسی گەیشتون کە ئیمکانیەوە نەدەن کە حیزبەکان بیەکەنە مەیدانی تڕاتێنی خۆیان بەڕاستی یعنی ئەوە لەسەر بەرژەوەندیەکی بەرتسکی حیزبایەتی ئەو کرد لەم لەحە بلوغی پەیدا کردووە ڕۆژهەڵاتی کوردستان ئاگاهی سیاسی لەم کۆمەلگا زۆر بڵاو بووەتەوە دڵسۆزیەکە زۆر وەسیعترە جنبشەکە زۆر بەرفراوانترە من پێم وایە لەم لەحازۆ بڵێ خوشببینم لەلایەن حیزبەکانیشەوە مەسەن لە ناوەندی هاوکاری من تا ڕادەیەکی زۆر پێم وایە خەریکە بەرەو ئەوواچێ ئەو ئەقڵیەتە بەسەریدا زاڕە بێ هاوکاری پێکەوە کارکردن پێکەوە تەحملی یەکترکردن هەموو ئەوانە ئێمە زەرەری زۆر گەورەمان کردووە بەڕاستی لە ڕابردوو لە کوردستان
بۆیە ئەمە لەمدا ئەگەر باسی خوشببینی بێ بەلاخرە خوشببینیەکە لەوە دێ تۆ لە یەکدانەوێ بکەیت لە هەلو مەرجەکە. بەڵێ کاک ڕێزا لە کۆتایی گفتوگۆکەماندا ئەگەر تێبینی ئەگەرخنەیەکە لەسەر کۆی گفتوگۆکە یان ئەگەر بتانەوێت قسە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بکەن دوو خولەکمان کات هەیە فەرموو. وڵا کاک جەماڵگیان زۆر سپاس. دیارە پرسیارگەلێکی زۆر ئەساسی تێناگۆڕێ دیارە مەودای کەمە. من پێم وایە ئەگەر لە توێژهای دیکە لەگەڵ من یا خەڵکی ڕفیقی کەسی دیکە ئەتوانی مەسەلەن لەسەر بابەتێک بڕۆین کە هەموو ئەوانە مەسەلەن ئەو بابەتی ڕوخانی ڕژیمی پاشایەتی و ئەو دەرفەتەوە ئەو قۆناغا زۆر گرینگە لە نەزەر منەوە. ئینسان توانێت سەعاتها دانیشی قسەی لەگەڵکە چون بناغەی زۆر شتی داڕشت لە بزوتنەوەی کوردستان لە دواتر مەسەلەن دواتر مەسەن ڕۆڵی حیزبەکان یا ئێستا مەسەن باسیەوە فەرمووت کە دوای 40 ساڵ بزوتنەوەی کورد لە چ مەوقعیتێکا قەراری گرتووە ئەوانەیش خۆی هەموو باسێکن. من بە شەخسەن پێم وایە کە زۆر بە ئێرادەوە دەبێ بڕۆینە پێش ناوەندی هاوکاری هیچ چارەیەکی نێدەبێ خۆی پەرە پێبدا لەگەڵ حیزبەکانی ترواردی گفتوگو بێ بتوانێت چەترێکی بەرفراوانتر دروست بکات. من وازانم کە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆڵی گەورە بینێ چۆن ساڵی 57 چەندین هەنگاوی گەورەینا هەنگاوی ئەمڕا زۆر بەهێزترە زۆر بەرفراوانترە دیارە مەترسیشی زۆرترە ترسی زۆر زۆر ئەوە ڕۆژاوا دەزانین کە چۆن مەسەلەن تورکیە تەپیدا سەری هینی کرد یا ئیسا و هەڕشانەی کە بۆ ڕۆژهەڵات و دوای ڕووخانی کۆماری ئیسلامی دەیکرد. بەحاڵ قسە زۆرە ئیتر هیوادارم لە دەرفەتەکانی دیکەدا بە خزمەت بگەینەوە. کار زۆر سپاس دەکەم کاک ڕێزا کابی جێگیری سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بۆ بەشداری لە گفتوگۆیە. منیش زۆر سپاسی واکەم کاک جەماڵگیان زەحمەتان کێشە.